أما شبكي چاوە تەنها شبكي چاوە 0.4 تا 0.6 ملم لە پشتی چاوە يعني سانتیمە يعني لە پشتی چاوە کاڵێن کابراڵێن شەبەکیەی چاوی تێکچووە شەبەکەیەکی وردەزان چەند چینە دەدانە چینە دەدانە یەک چین لە پێش چینێکی ترەوە غەڵەت کە چاو نابینێ ڕسم ناگرێ لێک دەقەیە لە یەک سانیەیە چاو 20 دانە ڕسمەگرێ ئەینێرێ بۆ مێشک لێک لەسەر 20 سانیەیە کا ڕسمەکە ئاشکاتەوە بە 500,000 کێبڵی کارەبایی دەماوی چاو نەقڵێکا بۆ مێشک سەرۆخوان نەقڵێکا مێشک ڕاستیەکاتەوە 137 مليون ريسبشن و استعلاماتی وەرگری ڕەنگ هەیە چاو ئەتوانێ ملیۆنەها ڕەنگ لێک جاکاتەوە هێمە خەڵکەزانین چاو ئەتوانێ ملیۆنەها ڕەنگ لێک جاکاتەوە بۆ چۆن زمان ئەتوانێ ملیۆنەها تام و چێژ لێک جاکاتەوە چاویش ئەتوانێ ئەم ڕەنگانە هەمووی جاکاتەوە چاو خۆشەویستەکەم ئەمە شەبەکەی چاوبین ئەمە وردەکاری عەدەسی چاو 137 ملیۆن ئیستیعلاماتی چاو 130 ملیۆنیان بەس ڕەش و سپیە بینن 7 ملیۆنیان ملۆنەکانە بێ پیشانیە چاوانێک کابراڵە ئەو دنیا بە ملۆنی پێ پیشانەیە مە بەس 7 ملیۆنەکە بە ملۆنی پیشانەیە باقیەکەی هەمووی چییە؟ باقی هەمووی ڕەش و سپیە یعنی ئەو 7 ملیۆنە بۆ هەموو دنیا لە ئێمە ڕەش و سپی دەرەچێت سوبحانەڵڵا یعنی سوورە سوور چییە؟ سوور ئەم ڕەش و سپین بینیرە تا ڕۆژێکیان پیاوێکی ئەچوون بۆ کۆڕێک لە کەرکووک ئەو برایانم لەگەڵا بوو کوڕە تەلەفۆنی بۆ کردم تی مامۆستا مولحیدێکمان لێ پێیا بۆ پەنابین بەخوا وەڵێ پرسیارێکە هەیە یەک کەس نازوانی ناتوانێت جوابی پاتەوە وتم یا ئەڵڵا خێر خوایە لێمانی لای ئەم پرسیارە شەیتان چۆن شێتوانێتی بەگوێیە پرسیارەکە ئەوەیە بۆچی ڕەنگی خوێن سوورە ئەملا ئەولام فاوەزات شتێک کەمتر شتێوتینە بەس کەمتر نابێت بزانم پێیاوە و زەرە دەکات مەستە چا باش یعنی چی کوڕم یعنی چی بۆچی ئەنی ئەتەوەی ڕەنگی چا سوبحانەڵڵا لە مناقەشەیە دایمە لە مەیاتێکبین خۆ ماش بەرزاکەین زەحمەت نەبێ هەستەکەت چۆن بێ ینی ئەوە با سوور نەبێت جەناب ڕەنگێکە پێ بڵێ تۆ زانی ئەگەر ڕەنگی خوێن سوور نەبوایە هەموومان ڕەنگی مردومان لێیە نیشت کابراکی خوێنی تا نامێنێ هەڵێ وەڵڵا کابرا سپی ببوو خوێنی تیا نەمابوو ڕەنگی مردووی لێ نیشتبوو لە قبرستان هاتێتەوە ئەو کەسی کەوێ خۆی جوانەکە لێوی چی لێکە؟ لێوی سوورەکە بۆی کە لێوەکانی بە سووری دیار بن ئەمە ڕەنگی چییە؟ ئەمە ڕەنگی خوێنەکەیەتی بۆ کەسێک کە کەم خوێنە لێوەکانیشی سپی هەڵەگەڕێن وایە کوڕم ئەمە هیمۆگلۆبینی تایە هیمۆگلۆبینەکە ئەو ڕەنگەیە پاشان سوور لە هەموو شتێکە عەلامەتی خەتەرە کە تۆ تەلەفۆن لای دانێ لەگە بڵێن بۆ ئەستا بچی دابنێن بە ڕەنگی سوورە بەدابنێن وەنیە بۆی کە سەرنجە ڕاکێشێ ئەگەر ڕەنگی خوێن ڕەنگی ئاو وایە هەموو خوێنەکەمان لە لووتمانەوە بپژایە خوێن بهاتە دەرەوە پێمان نازانی تاکەوتینە سەرەرزەکە مانە وەڵا هەڵامەتمانە چ زانین خوێنەیەتە دەرەوە کەسێکی پێ کرد بەڵام ئێستا مناڵ قەترەیە خوێن ببینێ کابرا توێژیان بە قوربان بڕکم کەیتە ژێر لە ئاەتەکە بە قورئان وەزم زۆر خراپاتی بە قورئان چۆمە سەرهاوە تکەی خوێنی سوورم هەبوو یەکسەر سیفۆنەکە سپیە تکەیەکی سووری بەرەگە وەختێکە زانێت قیامەت دای ئەو هەڵەسێ بۆ چکە ئێگەر ئاو بوایە با بە تاراتم گرتووە هەستیشی پێ ناکە بەڵام یەکسەر سوورەکە عەلامەتی خەتەرە لە ڕاکە فرێ خۆکۆ بەخوا شتێکە لێ قۆماوە وانە یەکسەر کابرایە بەدەم ئیشەکەی خۆیەوە بۆ ئەمە ئینزارە خوای گەورە ئەیکا بۆیە خۆشەویستەکان خوای گەورەکە کە ئەمانەی دروست کردووە
ئەو ڕەنگێکی سووری ئەی ئەم ڕەنگە سوورە لە چیانە لە لێوە بریقە ئاياتەوە لە شوێنە بەس لە پێشی چاوانەیە بەس لەم بەشەی پێشی چاوانە زانی بۆ چونکە ئەگەر لە پێشی چاوە هەبوایە هەموو شتێکمان بە سوورە بینی نەیە هێچ شتێک ببینی بەس ئەو عەدەسەی چاو خوێنی بۆ ناچێت سبحان الله لەگەڵ خصوصیەی ئینسانە تۆی ئینسانیش خوێنی بۆ ناچێت بۆ چۆ کرۆمۆسۆمەکانی 23 ئەگەر خوێنی بۆ بچێت لە ناوێ بە عەدەسەی چاویش ئەو بەشە خوێنی سووری بۆ ناچێت بۆ شان کابراڵێ هەلێ بەرم من خوێنبەری چاوی گرتوم ڕۆ پیاوێکە کوژم نا خوێنبەری چاو ناگرێت خەڵەتی کرد جوانی کە شەڕەکەن ئەم مستەلاحانەیان هەیە ئەلێ وەڵا یەک بۆ کەسی لێم دەمە بۆ سوێرەکەم ڕاستە گازان بۆ چونکە خوێن خویتیایە هەمووی NaCl بۆ کە خیبرەی هەیە کە دەمە بۆ سوێرەکەی مانیسی یعنی خوێنەکەوێتە ناو دەمتەوە بۆنی تعمیر خوێنیەکەی